بە ناوی خوای گەورە کەس و کاری سەربەرزی شەیدان تێکۆشەرانی دەڤەری شارباژێر سڵاوێکی گەرمتان لێبێ. بەخێر بێن بۆ قەڵاچوەلان، قەڵاچوەلانەکەی خۆتان، قەڵاچوەلانەکەی مام. زۆر زۆر بەخێر بێن. یەک هەفتەمان ماوە تاکو ئێمە سەرکەوتنێکی گەورە و مێژووی تۆمارکەین لە داستانە دوور و درێژەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی بەردەوامکردنی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. تاکو ئێستا هەڵمەتێکی زۆر نایابمان هەبووە. دەستخۆشی لە ئێوەی جەماوەری سەوزپۆش دەکەم، دەستخۆشی لە یەک بە یەکی کاندیدە بەڕێزەکان کە هەندێکیان لێرەن و ئەوانەی کە لێرە نین ئێستا کە قسە دەکەین لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان خەریکی کۆکردنەوەی دەنگن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەکەیان. دەستخۆشیتان لێ دەکەین کە وەکو یەک حزب بە یەک دەنگ، یەک ڕەنگ، بەبێ باڵ و جیاوازی یەکێتیانە تا ئێستا هەڵمەتێکی نایابمان بردووە بەسەر و توانیومانە ئەو شەپۆلەی کە لە مانگی پێنجە ئاماژەمان پێدا، شەپۆ لە سەوزەکەی کە وتم بەڕێوەیە گەیانتانە کوردستان و شار و شارۆچکەکانی کوردستانتان سەوز پۆش کردو لە دهۆکەوە تاک و گەرمیان جۆش و خرۆشێکی بێوێنە ئەبینین لەناو کادر و دڵسۆز و لایەنگرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ترس و لەرزێکی زۆری شەبینین لە چاو وتەکانی نارەکانمان، چکەن بینیویانە کە یەکێتی هەڵەسێ لە خەو، کە یەکێتی نێوماڵی خۆی ڕێکە خاتەوە، کە یەکێتی نێوخۆی ئاش دەکاتەوە، کە یەکێتی ئەو کەسانەی کە لێی دوور کەوتونەتەوە نزیکیانە کاتەوە، کە یەکێتی قەناعەت بە ئەو کەسانە ئەکاتەوە کە ڕەنگ بێ لە جاران دەنگیان بەلایەنێکی تردا بوو بێ کە قەناعەتیان پێ ئەکاتەوە بێن دەنگ بدەنەوە بە یەکێتی. خەڵک ئەیبینن، نارەکانمان ئەبینن، یەکێتی بووەتەوە بەو هێزەی کە تەقلە بە فیلەیات. بەڵام هەڤاڵان تەنها لەبەر ئەو هۆکارانە نین کە خەڵک ئومێدێکیان بەخشیوەتەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕاستە یەکێتی حزبێکە مێژوویەکی هەیە پڕە لە سەروەری و لە سەربەرزی و لە نەبەردی، بەڵام هەڵبژاردن ئەوەندە پەیوەندی بە ئەمڕۆ و سبەینێوە هەیە، کەمتر پەیوەندی بە دوێنێ و پێرەوە هەیە. پەیامی یەکێتی لەم بانگەشەیە پەیامێکی وازەح بوو، پەیامێکە کە پەیامی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو، پەیامێک بوو کە داواکاری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو، پەیامێک کە کەس نەیتوانی دژی بوەستێ. کێ دژی ئارامیە؟ کێ دژی زیادکردنی هەلیکارە؟ کێ دژی زیاترکردنی خزمەتگوزاریەکانە؟ و ئێستا تۆ یەیت بەراوردی لایەنەکانی تر بکەی. من هیچ پلانێک نابینم. من نازانم حزبەکانی تر بەرنامەیان چییە بۆ 4 ساڵی داهاتوو، چکن هیچ پلانێکیان پێشکەش نەکردووە. 3 هەفتەیە تەنها تەحلیل و تەفسیر و ڕەخنە و نوقورچ و بەردەهاوێژنە شعارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکە ئێمە ئەزانین ئێوە دژن، ئەوانە هەر دژ بوونە. خەڵکیش زانیوێتی کە ئەو لایەنانەی کە هەر ڕەخنە ئەگرن هەر دژایەتیان کردووە لە پێناوی دژایەتی کردن، بەڵام هیچ شتێکیان پێشکەش نەکردووە، بەردێکیان نەخستووەتە سەر بناغی کوردستان بەرەو ئارامی، بەردێکیان نەخستووەتە سەر کوردستان بەرەو خۆشگوزەرانی، بەرەو گەشەپێدانی بازار، بەرەو زیادکردنی هەلیکار، بەرەو باشترکردنی خزمەتگوزاریەکان. بۆیە خەڵک ئەمڕۆ ئومێدێکی زیاتری هەیە بە یەکێتی نیشتیمانی کوردستان، چکەن ئەزانن
یەکێتی نیشتیمانی کوردستان پلانێکی هەیە بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی، پلانێکی هەیە بۆ بەدەستهێنانی ئارامی لە کوردستان، پلانێکی هەیە بۆ دەستەبەرکردنی هەلی کارێکی زیاتر بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، پلانێکیشی هەیە بۆ باشترکردنی خزمەتگوزاریەکان. ئەمانە تەنها دروشم نین، ئەمە هەر شعارێک نییە کە ئەوها هاتوین پێتان بڵین وەرن دەنگمان پێ بدەن کوردستانتان بۆ دەکەین بە دووبەی یان وڵاتێکی تر. نەخێر، ئێمە نەهاتوین بەڵێنێکتان پێ بدەین کە پێمان جێبەجێ نەکرێ. ئێمە ئەتوانین ئارامی دەستەبەرکەین لە کوردستان نەک لایەنێکی تر. ئێمە ئەو هێزە بووینە کە هەمیشە کەی پێویستی کردووە دەستی ئاشتی درێژکەینەوە و واز لە داواکاری و مافەڕەوەکانی خۆمان وەکو حزبێک بهێنین، بین گەورەی خۆمان بنوێنین، من پێی ناڵێم تەنازل، گەورەی خۆمان بنوێنین لە پێناوی ئارامی. ئەوە ڕێبازە دروستەکەی هەڤاڵ مام جەلالە. کە شەڕ بەرۆکی کوردستانی کرد، خەڵک هەبوون ئەیانوت کوردستان هەر پێویستی بە پێشمەرگە نییە، بەڵام کە شەڕ بەرۆکی کوردستانی کرد هەر ئەو پێشمەرگەیە بوو کە کەس و کاری ئێوە بوون، کە هەندێک ئێوەن لەم قاعەیە دانیشتوون، ئێوە بوون کوردستانتان پاراست. هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، خاک و نیشتیمانی کوردستانی پاراست. بۆ یەک پێشمەرگە پێویستە ئەمڕۆ کوردستان سپینش پێویستی بە پێشمەرگایە بێت، بۆیە سپینش کە لە کوردستانە قەومێ، کۆمەڵانی خەڵکی کوردستان باش دەزانێ کە لە کوردستانە قەومێ یەکێتی یەفریای کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەوێ. لە ڕابردووش هەروە بووە، ئێستاش هەروایە، دڵنیابن لە داهاتوش هەر یەکێتیە بێ کە لە فریای کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەوێت. هەڤاڵان، کە ئێمە باسی هەلی کارەکەین وەکو شتێک نییە هەراوا فڕێماندا ببێت، کەلیمەیەک نییە کە هەر بە ئاسانی بڵێن فەرمووەرن هەلی کارتان بۆ ڕەخسێنین. ئێمە کە باسی هەلی کارەکەین پلانمان هەیە بۆ دەستەبەرکردنی هەلی کار، پلانمان هەیە بۆ گرنگیدان بە کەرتەکانی کشت و کاڵ، پیشەسازی، گەشتیاری بۆ زیادکردنی هەلی کار. سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کێشەی نەوت لەگەڵ عێراق یەکلایی بکاتەوە تاکو ئێمە بتوانین وەکو حکوومەتێک تەرکیز بخەینە سەر هەمە جۆرکردنی ئابووری کوردستان، تەرکیز بخەینە سەرەوەی کە چۆن بتوانین ئەو کەرتانەی کە شیاون بۆ کوردستان وەکو کشت و کاڵ، وەکو پیشەسازی، وەکو گەشتیاری گەشەی پێ بدەین و زۆرترین هەلی کار بڕەخسێنین بۆ گەنجەکانمان و بۆ بێکارەکانمان. ئێمە پلانمان هەیە لە 4 ساڵی داهاتوو زیاتر لە 50,000 هەلی کار بڕەخسێنین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەمە ڕقمێک نییە کە ئەوها فڕێ ئێنە ناوتان و تاکو قەناعەتان پێ بکەین. تەنها بە بەگەڕخستنەوەی 2000 کارگە کە ئەمڕۆ پەکیان کەوتووە ئێمە ئەتوانین زیاتر لە 40,000 هەلی کار بڕەخسێنین. لەم چەند ڕۆژی داهاتوودا خۆتان ئەیبیستن پرۆژەیەک پەسەند کراوە و بەردی بناغی بۆ دائەنین کە 15,000 هەلی کاری زیاتر دەڕەخسێنێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆیە ئێمە تەنها قسە ناکەین، ئێمە ئەو حزبین کە بەڵێنێکە دەین، بەڵێنەکەمان جێبەجێەکەین. کە کوردستان دووچاری شەڕە بێ بەڵێنە دەین خاک و نیشتیمان بپارێزین، ئەی پارێزین. کە قەیرانی دارایی بەرۆکی کوردستان ئەگرێ، ئێمە بەڵێنە دەین ڕاناکەین لە مەسئولیەت، ڕاناکەین لە حکوومەت، هەموو کێشەکان ناکەینە خەتای کەسێکی تر، شانەیەینە بەری، خۆمانەکەینە مەسئول لە پێناوی چارەسەرکردنی کێشەکان. بەڵێنمان پێداین، بەڵێنمان بە ئێوەدا کە ئێمە کوردستان ڕزگارەکەین لە قەیرانی دارایی و ئێستا ئەبینن دۆخی دارایی کوردستان بەرەو باشێڕوا، پرۆژەکانی کوردستان دەستکەوتونەتەوە بەکار. توانیومانە بەشێک لە پاشەکەوتی موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستان چارەسەرەکەین و چۆن پێشتر بەڵێنماندا کە باشتر یەکەین، ئێستش بەڵێنێ دەین کە شتێک ناهێڵین لە کوردستان بە ناوی پاشەکەوتی موچە و ئەو بڕە پاشەکەوت کراوەش ئەگەڕێنینەوە بۆ یەکیەتی فەرمانبەرانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆیە کە ئێستا هەفتەیەکمان ماوە بتوانین ئەو جۆش و خرۆش و حەماسەتی کە هەمانە لەسەر ئاستی کوردستان بیگوازینەوە، بیکەینە سەر کەوتنێک و بیگوازینەوە تەرجمەیکەین لەسەر دەنگ تاکو لە ڕۆژی دەنگدانە زۆرترین دەنگ کۆ بکەینەوە. من دڵنیام ئێوە ماڵ بە ماڵ گەڕاون،
من دڵنیام هەر یەکەتان لێرە دەنگەدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام یەکێتی پێویستی بە دەنگی زیاتر هەیە لە دەنگی شخصی خۆتان ئەبێ کەسوکارتان ئەبێ دەروجیرانتان ئەبێ ماڵەکانی نزیکتان ئەبێ ئەو کەسانە ڕەفیق و هەڤاڵ و هاوڕێکانتان کۆ بکەینەوە ئەوانەی کە جارێکی تر جاری پێشووتر دەنگیان نەدا بە یەکێتی قەناعەتیان پێ بکەین کە دەنگیان نەدا بە یەکێتی زەرەریان بە کوردستان گەیاند چونکە یەکێتیان پێ لاواز کردەوە حزبێکی تریان پێ بەقووەت کردەوە حزبێکی تریان بێبنەت کردووە بەرامبەر بە هەموو لایەنە سیاسەکانی تری کوردستان بۆیە ئێمە ئەبێ بە دەنگدان بە یەکێتی هاوسەنگی هێز بگەڕێنەوە بۆ کوردستان نەیەڵین یەک حزب تاکڕەوانە تاکلایانە بڕیار بدا لە پێناوی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان چکن ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین و ئەوە لە هیچ لایەنێک قبول ناکەین. سپاس بۆ یەکێتی ئێمە بەوە دەستمان پێ کرد بە یەک وشە بۆ دیارە بۆ جارە یەکەم سەروەریمان مانەوەمان گەشەکردنمان بەندە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە یەکێتی چکن سەرچاوەی هەموو سەرکەوتنەکانمان یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە دەبێ ئەو یەکێتیە هەمیشە بەرەو گەشەکردنا ببین ئەوە بە ئێمە ئەبرێت ئەوە بە ئێوە ئەبرێت ئەمە وتەکانی مامن ئەمە پابەندبوونە بە ڕێبازەکەی مام وتەکانی مام تەنها بۆ زمانی شۆڕش نەبوون ڕێبازی مام تەنها بۆ دوێنێ نەبوو نەخشە ڕێگایەکە بۆ ئێمە کە ئەگەر لە سەری بمێنینەوە باشترین خزمەت ئەگەێنین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەتوانین کوردستانەکەمان بگەینە کەناری ئارامی کە شعاری سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەمانە. بۆیە لەم هەفتەی کە ماومانە زۆرترین دەنگ کۆ بکەینەوە لە پێناوی گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی بەهێزکردنەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کوردستانەکەمان بەهێز دەکاتەوە تاکو بتوانین ئارامی دەستەبەر بکەین بۆ کوردستان تاکو بتوانین ئەو هەلی کارە زیاترە دابین کەین بۆ گەنجەکان و بێکارەکانی هەرێمی کوردستان ئەو کاتە حکوومەتەکەمان ئەو قووەتەیە بێ کە بتوانێت خزمەتگوزاری باشترتان پێگەیەنێت هی ئاو بێ هی کارەبا بێ هی پەروەردە بێ هی تەندروستی بێ هی ڕێگاوبان بێ و خزمەتگوزاریەکانی دیکە. بۆیە لەگەڵتانە بین لەگەڵمان بن بۆ ئارامی بۆ هەلی کار بۆ خزمەت بۆ یەکێتی بۆ کوردستان بۆ لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان لیستەکەی شەهیدان و لیستەکەی هەڤاڵ مام جەلال هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن.